یاسای ژمارە 40 قێز لە ژەمی خۆڕایی بکەرەوە. ئەوەی کە بە خۆڕایی پێشکەشت دەکرێت مەترسیدارە، ئەمە یان فێڵێکی تێدایە یان ئەرکێکی شاراوەی بەدواوەیە. ئەو شتەی کە شایستەیە شایستەی ئەوەیە پارەی پێ بدەیت. بەدانی پارە بە شێوازی خۆت ئەوە لە سوپاسگوزاری و منەت و گوناه و فری و قوتار دەبیت. بە هەمان شێوە زۆر جار ئەوەش هیرانەیە کە تەواوی نرخەکە بدەیت. بۆ گەیشتن بە لێهاتووی و تاودانی ئەسپەکەت قەدبڕ بوونی نییە. لە پارەکەتدا دەستبڵاو بە و دەستی پێوە مەگرە. بەخشندەیی نیشانە و موگناتیسی دەسەڵاتە. پارە و دەسەڵات. لە قەڵەمڕەوی دەسەڵاتدا دەبێ هەموو شتێک بە تێچووەکەی حکومی لەسەر بدرێت و هەموو شتێک نرخی هەیە. ئەو شتەی بە بەلاش یان بە نرخێکی کەم پێشکەشت دەکرێت زۆرجار باجێکی سایکۆلۆژی لەگەڵدایە، هەستی ئاڵۆزی ئەرک، سازش بە کوالێتیەوە. ئەو نائەمنیی ئەم سازشانە دەیهێنن و هیتر. کەسی بەهێز زوو فێری ئەوە دەبێت پارێزگاری لەسەر چاوەهرە بە نرخەکەی بکات، سربەخۆیی و بوار بۆ مانۆڕ. بەدانی نرخی تەواوەتی ئەوان خۆیان دوور لە نیگەرانی و گیرۆدەبوونی مەترسیدار دەپارێزن. ئاوەڵابوون و کشۆکبوون لە بواری پارەدا بە هەمان شێوە بەهای بەخشندەیی ستراتیژیمان فێر دەکات، وەک ئەوەی کە دەڵێت بەخشین کاتێک تۆ خەریکە وەری دەگریت. بە پێدانی دیارێکی گونجاو تۆ وەرگرەکە دەخەیتە حاڵەتی بەرپرسیارەتیەوە. بەخشندەی خەڵک شل دەکات بۆ لە خشتەبران بەدەستهێنانی ناوبانگ بۆ بەخشندەی و دەستبڵاوی سەرسامی خەڵکی پێ بەدەستدێنێت. لە کاتێکدا کە هۆشیان لە گەمەکانی دەسەڵاتت پەرت دەکەیت بەوەی کە بە شێوەیەکی ستراتیژی سامانەکەت بڵاو دەکەیتەوە، سیحر لە دەرباریەکان دەکەیت. خۆشی دەهێنی تەکایە و هاوپەیمانێتێکی بەنرخ دروست دەکەیت. ماسی چاوچنۆک. ماسی چاوچنۆک دیوە مرۆییەکە لە پارە دەردەهێنێت. ئەوان کە سارد و دڵڕەقن تەنیا قائیمەی حساباتی بێگیان دەبینن. ئەوانی تر تەنیا وەکو چنگ دەیبینن بۆ بەدەستهێنانی سامان. ئەوان پێ بە سۆزەکانی خەڵک دادەنێن و هاوپەیمانە بە نرخەکان گۆشەگیر دەکەن. کەس نایەوێ لەگەڵ ماسیە چاوچنۆکەکاندا کار بکات و بە درێژایی ساڵان ئەوان بە گۆشەگیری دەمێننەوە و زۆر جار لە نێوچوونی خۆیان جاڕ دەدەن. ماسیە چاوچنۆکەکان نان و کەرەی ساختەچیەکانن. بەهۆی بەکێشبوون بەرەو پارەی ئاسان ئەوان قولاپی فری و قوت دەدەن و نقم دەبن. ئەوان بۆ فریودان ئاسانن چونکە چاوچنۆکن، چونکە کاتێکی ئەوەندە زۆر بە مامەڵەکردن لەگەڵ ژمارەکاندا بەسەر دەبن نەک لەگەڵ خەڵکدا کە بەرامبەر سایکۆلۆژیا کوێر دەبن بەهی خۆشیانەوە. یا خۆتیان لێ بە دوور بگرە بەر لەوەی بەکارت بێنن یان یاری لەسەر چڵێسیەکەیان بکە و بۆ هەبوونی دەستکەوتیان لێوەربگرە چونکە ئەوان نێچیری ئاسانن. دێوەزمەی سەفقا. خەڵکی بەهێز لە ڕێگەی تێچووەکەیەوە حکم لەسەر شتێک دەدەن نەک تەنیا لەسەر سۆنگەی پارەوە بەڵکو لە سۆنگەی کات، شکۆ و ئارامی عەقڵ. ئەمەش کتومت ئەو شتەیە کە دێوەزمەکانی سەفقا ناتوانن بیکەن. ئەوان بە فیڕۆدانی کاتی بەنرخ سوراخکردنی سەفقەکان بێڕادە لەبارەی ئەو شتە نیگەران دەبن کە دەیانتوانی بە پارەیەکی کەمتر بەدەستی بێنن. لەسەر و ئەمەشەوە ئەو بڕگەی سەفقە کە ئەوان دەیکڕن زۆر جار کەم و کورتە و لەوانەیە پێویستی بە چاکردنەوەی گرانبەها هەبێت. پێدەچێت ئەمانە تەنیا ئازاری خۆیان بدەن، بەڵام لە تێڕوانینەکەیان بڵاو دەبێتەوە. ئەگەر تۆ بەرەنگاریان نەکەیت ئەوە هەستی نائارامت توش دەکەن لەمەڕ ئەوەی کە دەبوایە تۆ سەختتر کۆشش بکەیت تا نرخێکی هەرزانترت دەستکەوێت. مشتومڕیان لەگەڵ مەکە و هەوڵیش مەدە بیان گۆڕیت. سادیست.
سادیستە داراییەکان گەمەی دەسەڵاتی خراپەکارانە بە پارە ئەنجام دەدەن وەک ڕێگەیەکی پتەوکردنی دەسەڵاتەکەیان. بۆ نمونە لەوانەیە ئەوان وات لێ بکەن چاوەڕوانی ئەو پارەیە بیت کە قەرزتە لەسەریان، بەڵێنی ئەوەت بدەنێ کە چەکێکی پارەکە لە پۆستەکەدایە، یان ئەگەر گرێبەستت لەگەڵدا بکەن ئیشیان بۆ بکەیت، تەداخلی هەموو لایەنێکی کارەکە بکەن و تووشی سەرئێشت دەکەن. پێدەچێت سادیستەکان پێیان وابێت کە پارەدان بە شتێک مافی ئەوەیان دەداتێ ئازاری فرۆشیارەکە بدەن و بەکاری بێنن. ئەگەر تۆ بای ئەوەندە نەکبەت بوویت لەگەڵیاندا دەرگیر بوویت، ئەوا لەوانەیە زیانی دارایی لە دوورمەودادا باشتر بێت لەوەی بکەویتە بەرگەمەی وێرانکەری دەسەڵاتیان. بەخشندەیی ڕەمەکی. بەخشندەی کردارێکی دیاریکراوی لە دەسەڵاتدا هەیە. خەڵکی بەکێش دەکات، شلیان دەکات، دەیان کاتە هاوپەیمان، بەڵام دەبێت استراتیژیانە بەکاری بێنیت بە ئامانجێکەوە لە عەقڵدا، کەچی بەخشندە ڕەمەکیەکان بەخشندەن لەبەر ئەوەی دەیانەوێ خۆش بیسترێن بەرامبەر سەرسام بکەن. بەخشندەیەکەیان ئەوەندە ڕەمەکیانە و داماوانەیە کە لەوانە نییە ئەنجامی دڵخوازی هەبێت. ئەگەر ئەوان بدەنە یەکێک یان هەمووان، بۆچی دەبێ وەرگرەکە هەست بە تایبەتبوون بکات؟ کاتێک تووشی بەخشندەی کەسێکی وەها دەبیت، زۆر جار هەست بە قورساییەک لەسەر شانت دەکەیت بەرامبەر پێویستیە هەستیە تێرنەبووەکەیان. سەرپێچی لە یاساکە.